خۆیان وتیان گەورم ڕۆمانەکان خۆیان وتیان خواکە ئەو زاتە گەورە یعنی جەنابە ڕێیەکەوێتە مۆزەخانەی ئێمە وتی مۆزەخانەکەمان 24 سەعاتەی خوا ساڵ 12 مانگ هەر 54 هەفتەکە لەسەر دەمە هینە لەسەر پشتە یعنی کراوەیە بۆ جەنابە خۆیان وایان وت قابیلە قوربان من درۆ بکەم بەدەم ڕۆمانەکانەوە وتیان خواکایەت یعنی ڕاوێشکات بەڵێ ئەوان وەکو لای ئێمە جومعە و خەمیسیان نییە دای بخەن قوربان لای ئێمە جومعە و سەبت هەیە ڕازەکەی بووە بە جومعە و شەممە ڕازەکەی ڕاوێشکات تۆ لە بیری یەک کە خەڵک عەسکەرە بوو لە بەسرە و عەمارە و ناسریە بە جومعە و خەمیس مساعەدەیانە کرد و ئیجازیانایە ئەهاتەوە ئەڕۆیشتەوە بۆ پێنجوێن کەچی مەمنونی بوو دەکەچی ئێستا ماڵەکەی و دایرەکەی ڕێک بەرامبەری یەکە دەوامیش ناکە کەواتە ئەڵڵا لەم بۆ نەخۆشە ئەمە قوربان بۆنی گوڵاوی تاریخە فەرموو با بڕێن بۆ مۆزەخانەی ڕۆمانیەکان کورە بابە بۆنی گوڵاوی تاریخی چی ئەم بوانە من عەقڵم بێ لە بۆنی کۆڵۆنیای فەساد دەچێت قوربان وانییە حەزەکەی یەک دەقە با بۆنیکەی بەرە نا قوربان کۆڵۆنیای فەساد نییە ئەم بۆنە بۆنی تەندەرە نا ڕایەشکار تۆ بۆ ئەوە نەموتەتەڕیفی کوا تەندەر بۆنی هەیە کوڕم تۆ لە کیمیا نەوخوێنوەکە ئەڵێ تەندەر غازێکی بێڕەم و بێبۆیە قوربانەوە ئۆکسجینە هەر حەیامانە چێتۆ کوڕم عەقڵ بێ ئەمیش لە تایەفەی ئۆکسجینە تەندەر لە تایەفەی ئۆکسجینە فەرموو قوربان با بگەڕێن بەناو مەتحەفەکەیەوە یاڵا باشە دێ فەرموو سیرکە ئەم پەیکەرە بەڵێ ئەم پەیکەرە ڕۆمانیە بەڵێ ئارێ بۆ ئەمەیان پشتی کردوتە عالەمەکە و ڕووی وەرگێڕاوە بەو دیوە قوربان ئەمە لە تاریخی ڕۆمانەکانە ئەمە نیشانەی خوای خیش و تەکەتولە خوای خیش و تەکەتول بووە بەڵێ یعنی لەو زەمانە لە ئەوانە هەر کەسێ تەکەتولی ئەمان بوو بێ بەڵێ سپلیت و مۆبایلی بۆ کڕاوە بەڵێ ڕێکخۆیەتی تاو لێ تێگەشتی باشە ڕاوێشکار بەڵێ گەورە ئەگەر ئێمە بمانەوێ ئەمە ئاشتی بکەینەوە ئەبێ چی بکەین ئەمە بەتەمای ئاشتی بکەیتەوە ڕووەرجێرە ڕووکاتەوە خەڵکەکە بەڵێ ئەبێ لە بێژن ئاوی بۆ بێنی واللهی ئەوە هەر ناکرێ ڕاوێشکار باسەری خۆتی پێوە مێشێنە ئاشتیشی کەیتەوە هەر دووسێ ڕۆژە و خیژ دەکاتەوە ئەڵڵا لەم ڕەمزە جوانە ئەڵڵا دەی باشە با بزانین ئەمانی تر ڕاوێشکار بەڵێ گەورە ئەی ئەم پەیکەرەیان چییە ئەمە لە زمانی ڕۆمانەکانە پێیان تۆ خوای تەقریر نووسین یعنی هەموو تەقریر نووسەکانی دنیا کوڕنووشیان بۆ ئەم بردووە کوڕنووش بە مەسەلەی کوڕنووش لێگەڕێ بەڵام ئەو زەمانە ئەمە ئەگەر کەسی دەست نەکەوت بێت تەقریری لێبا تەقریری لە خۆشی نووسیوە تەقریرێکی هەیە 12 ناو خۆیەتی کەواتە ڕاوێشکار بەڵێ ئەمە فەزلی بەسەر تاریخەوە زۆرە کورە زۆرە ئەزانی فەزلەکەی چییە لەسەر تەقریری ئەم کاتی خۆی لە تاریخی کۆنی ڕۆمانەکانە هەزاران خاین کراون بە نیشتیمان پەروەر بازێ جاریش بە عەکسەوە واللهی تێنەگەیشتم عادی جوان بۆم شەرەکە تەقریری نەنووسیوە مەسەلەن خاینی کرۆ بە نیشتیمان پەروەر و بە عەکسیشەوە زۆر نیشتیمان پەروەری کرۆ بە خاین ئەمە ئەڵڵا لەم ڕەمزە ئەڵڵا دەی باشە ئەی ڕاوێشکار بەڵێ قوربان ئەی ئەم پەیکەرەیان ڕەمزی چییە ئەمان ئەڵێ قوربان بەڵێ ئەمە لە زمانی ڕۆمانەکانی زووە ئەمە خوای مەعارەزە بووە یعنی سندیکاکانی دنیا لەمەوە ئیعاز و ئیلهامیان بۆ هاتووە ئیلهام کێیە گەورە ئیلهام هێوەرژنی ئیعازە ئافرین وەڵڵاهی چاکی بۆ چووی خۆی هەموو خەڵکە بۆڵە بۆڵکەر و ناشکورەکە ئیلهامیان لەمەوە وەرگرتووە ئیعازەکەش لە هێوەرژنەکەیەوە ئەشهەدو بیللا چاکرد لێیە بەس ڕاوێشکە بەڵێ تو وەرە جوانی ورد بەرەوە سیرکە سەیری ئەم دەموچاوە بە شوشەیکە ئەمە لەوە ناچێ معارەزە بوو بێت و دڵی خەڵکی عاجز کرد بێت ئاخر قوربان ئەمە خوای معارەزەی هاوچەرخە معارەزەی هاوچەرخ بەڵێ بێنە جگەرەیەکم بەرێ و ئەو چەرخەشم بەرێ بێنە فەرموو بێنە چەرخەکەم بەرێ گەورە مێستا بۆ داگرسێنە لایدا
ئەو جگەرەی لابە ئەرێ ڕایشکە بەڵێ ئەمە بووە ئەو نەتووڕێە جگەرە لە مەتحەفا ناخورێ ئەبێ لە جگەرێکم بەرێ بەڵێ قوربان بەڵێ ئەمرەکەی جگەرێکی بەرێ جگەرێکی بەرێ فەرموو ئێستا دایەگرسێنی نەخێر دوای ناخواردن چۆن مەعارەزەیەکە گەورم والله عال العالە الله لەم ڕەمزە جوانە کۆرە چۆنە بێت تۆ حیواری من بڵێ ئەو حیوارەی منە ئێقەی چیەکە گەورم خۆ کفرم نەکردووە با ئەو حیوارە لەگەڵ شخصێتی منە گونجێت لەگەڵ شخصێتی دوا ناگونجێت کۆرەت خواگە شەخێ لە شخصێ دڵنەی گەورم شخصێتە لە چیە ئێمە بەس جلەکانمان لە یەکمان جیاگادونە لە مەعدەنا یەکشتی چۆن یەکشتین ئەمە قسەیە دوایکەی چۆن من و تۆوەکو یەک وای ئەرێ گەورم تۆ بووە تووڕە بووی بووە پێمە هەڵەشە چۆن تووڕە نابم چۆن من و تۆ فەرقمان نییە هەتی و تۆ ئەزانی ئەڵێ چی ناوەڵا نازانە چی ئەشەمبیلا قسەی جەنابتە ڕانشکە بەڵێ قوربان ئەی باشە ئەی ئەم پەیکەران ئەمە ڕەمزی چییە ئەمە لە زمانی ڕۆمانەکانە ئەمە خوای ماساوکردن بووە تەشەڕەفنا بەڕاستی تۆ عەزیمی زۆر پێخۆشحاڵم بە ناسینێ ئەوە چییە گەورم تۆ ماساو بۆ ئەمەکەی وەرە وەرە ئەبێ ماسایی بۆ بکەیت چونکە هەموو دنیا قەرزاری ئەمونەوەکانی ئەمن لطف هەیە قوربان لطف تۆ لوتف هەیە هەر ئەمرکە و بابی خەینە سەر چاومان زاڵمە من دەکە ئاگا لە لایەنگرەکانم بێیتر هیچم ناوێ ڕازەکە ئەم هیچی تری ناوێ ئەی ڕانشکە بەڵێ قوربان ئەی ئەم پەیکەریان چی بوو قسەی کرد ئەمە چێ ئەمە نا ئەمەیان ئەمە قوربان لە زمانی زووە لە زمانی ڕۆمانەکانە ئەمە پەیکەری خوای درۆ بووە ئەنجا وەک لە ئەفسانەکانە باسی یەکەن ئەمە تاریخی نووسیوەتەوە قوربان بری هەر دەستکاری تاریخی بکرا جا هەر تاریخ هەر بیرەوەری هەر ئەفسانەکان یەکشت نییە لە تاریخە جێ پەنجەی ئەمەی پێوە دیار نەبێ بابا هەیە کامەیە ئیشوکاری تیجاری درۆ مەکە یعنی ئیشوکاری تیجاریمان درۆیتیان نییە نە بەسەری خۆم تیای نییە الله لەم تاریخە جوانە دیسانەوە حیوارەکەی منی وتەوە کورە خوا قسەی کردووە فەقیرە مادام خوای درۆ پشگیری ڕاوێشکارەکە معنای وایە عال العالە و خێرلیە بێ ئینشاءڵڵا ڕاوێشکار بەڵێ ئەوە چێ بوو سەبریەنە سەبر نەبوو قوربان ئەمە بوو ئەمە لە وەختی ڕۆمانەکانە ئەمە خوای واهیمە بوو ئەنجامە پژمی ئێستا ئەمە ئەڵێن و مەڵێن و ئەوانە نییە مەسلەی پژمین و سەبر و ئەوانە واهیمە باش نییە هەتا زووە با بڕۆین بەڵام تۆ ڕاوێشکار بەڵێ وەرە تۆ سەیری قەوباڵایکە بەڵێ ئەمە ئەگەر لەم زەمانە و ئەم ڕۆی خۆمانە بووایە بەڵێ ئەمە یەکسەر ئەخستە ناو یاریەکانی ئەم ئۆلۆمپیادەوە بۆ شکڵی ریاضیە بەڵێ جا قوربان خۆ ئەو مۆندیالە هەروە گۆترە نییە خۆ شەرت و شروعی خۆی هەیە ئەگەر شتەکە بێ شەرت وایە کوردیشیان تێخز لەو مۆندیال نا بە قوربانە با کوردی تێ نەکەوێ واز بێ نەزانی بۆ چونکە 200 کەس نامەی پشگیری یەنێ ئەڵێ بمان خەنە هجوومەوە ئەی تۆ ئەیکەن ئەی ئەوە نییە ئێستا 200 کەس نامەی پشگیریان وەرگرتووە کە بیانکەن بە وەکیل وەزیر و ئەوانە خوایە ڕاز دەکەی کورد لەو مۆندیالەیە بووە گۆڵچەکەمان لە کاتی پەنارتیە ئەیوە مەعاشەکەم بۆ زیانەکەن من ئەو شوتە ناگرمەوە بۆ ڕاوێشکە تا ئێستا مەعاش دەستکاری نەکراوە چاک نەکراوە وەڵاهی گەورم بۆ مەسەلەی گۆڵچی نازانم بەڵام کارمەند جارێ هەر وەک خۆیەتی الله لەم وەزعە جوانە